سیمای شار و شنە ئاوازەکانی هێندە لە مێژە لە بیر و هزراکاندایە کە بە بیستن و بینینیان چێژی ژیان و ئارامی گیانمان بۆ دەگەڕێنێتەوە. یەکێک لەو هونەرمەندانەی شار نەریمان بابانە. مريم شمامي برجي برد تمامي لدوري تو بناري همو تمام شاوري هوالك لكام همو هنقامي بهيوام لجوريكا هونەرمەند ئەمڕۆ نەریمان بابان لە گەڵمان میوانە و گفتوگۆی زیاترەکەین. کاک نەریمان بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئامادەبوون. من سپاسدانەکەم. نەریمان بۆ تەختی عەرشی بابانی جێهێشت. بۆ ڕۆشتین لە وڵات. بەڵێ. ڕاستێکی و پرسیارە زۆر کراوە بەس من هەوڵێم بە خێرایی وەڵامی بەمەوە لە بەرەوەی لە شوێنی تر وەڵام ماوەتەوە. ئێمە کۆمەڵی گەنج بووین کە تیپی بابانمان دروست کرد لە هەشتاکانە هیواواتێکی زۆرمان هەبوو بەڵام بەداخەوە لە دوای ساڵی 94ەوە کە شەڕی براکان دەستی پێکرد ڕوخانێک دروست بوو لە ناخمانە بێهیوای کردین و حەزمان کرد وڵاتەکەوانە بینین بە جەمانشت. سەدا و ئاوازەکانت بۆ هێندە لە هزری ئێمەدا هەمیشە زیندووە و ئەمێنێتەوە. بەڕای من هەر شتێک کە کاتی زۆر لە تەمەنە بر کاتە زۆر بۆ تەرخان کرد بە هەست و بەڕۆح کرد لەو بڕواایە مەمێنێتەوە وەکو هەموو هونەرمەندانەی پێش ئێمە ئەگەر سەیریکەی ناوی زۆر هەبوو بەس ئێمە بیرمان نین کە من ئەو ناوانەی کە پێشتر هەبوون تا ئێستا ماو نەتەوانێ لەبەرەوەی ئەوانیش بە ڕۆح بە هەست ئیشیان کردو هەرچی ئیشێک هەست و ڕۆحی خۆتی تێکەڵ بوو لەو بڕوایم زۆر زۆرە مێنێتەوانێ. جگە لە گۆرانی لەم چەند ساڵەی دواییە کۆنسێرتەکانت زیایی کردووە بە تایبەت لە شاری سلێمانی بۆ خۆی بە وشەی زیاوەکو هونەرمەند بەڕای منە بێ هونەرمەند بەلایانی کەم وەکو هەموو ئەوانەی کە عەرەبنەوانی کە تورکن کە فارسن ئەبێ بەلایانی کەم 4 بۆ 5 کۆنسێرت لە ساڵێکە کە بەس بۆ ئێمە دەست نایە من خۆم زۆر کەم ئیشەکەم زۆر بە وردی ئیشەکەم کەمە درەنگە بەڵام تا ئێستا توانیومە 2 کۆنسێرت لە شاری سلێمانی بکەم بێ لەوەی 2013 بەس ئەم جارە لەبەر دڵی هەواداران بوو کە پارفریانەکەوتن خۆتان نەزان سەرمایەکی زۆر بوو گلەیەکی زۆرم هاتە سەر ناچار بووم ئەم ساڵ دووبارەی کەمەوە بەڵام خۆشیشە لەگەڵ هەوادارەکانە بەرامبەر بە یەکتری وەستنەوە ئەحساسێکی زۆر خۆشە زۆر هەستێکی تایبەتمایاتێ بۆیە پێم خۆش. کێ سەپۆرتی کارەکانتەکە؟ وەڵی خۆی وەکو سەپۆرت کەس نایکات هەمووی لەسەر ئەرک و ماندووبوونی خۆمە بەڵام هەر حەزەکەم باشم دەرفەتە بیڵێم سپاسی دەستگای میدیایی کورسا دەکەم هەموو جارێک وەکو سپۆنسەری میدیایی بە تەواوەتی دەرگا بۆ منواڵاکەن و لە پشت من ئەوە سپاسیانەکەم بەڵام وەکو مادیەن بەڕاستی ئەرکی قورسەکەوێتە سەرشانی من زۆر ئەرکەکەوێتە سەرشانی من بەڵام لاخرێ مهمە کارێکی جوانە بێ و دڵی هەوادارەکان خۆشەکەی. تووشی عاشقێک بوویت شکستە هێنابێ؟ بۆ من قورسە ئەو شتەکە بێڵێم عاشقێک من زۆر عاشقە بۆ لە ژیانی منە عاشقی نیشتیمانە بوو عاشقی دایکە بوو عاشقی خۆشەویستی هەبووە هەریەکان پێگەیەکی خۆی هەیە لە ناخی منە بەڵام زۆرترین ئازار کە بۆ من گەورە بووە عاشقی نیشتیمان بوو کە بەجێم هێشت 20 ساڵ زۆر ئازاریە لە خەیاڵی خۆما جوانترین خۆشەویستیم دروست کرد و گۆرانیم بۆ وتو. باشە هەوادارەکان تەڵێن گۆرانەکانی نەریمان غەم ناکە بۆ؟ گۆرانیەکانی من لە ئازاری گەنجەکانە لە خۆشەویستیەکانیان هەڵەقوڵێ بڕوا بکە من هی ئەوانەکەم بە گۆرانی بەڵام زۆر جار ئازاری خۆشمیاوە تێکستەکانم زۆر ئازاری خۆمیاوە کە خۆم خوێنومەتەوە ئازاریاوە بەڵام ئەمە بە هەست نووسیومە کە ئەو چیرۆکانم خوێنەوەتەوانێ ئەومە تەسیری تێکردوم هەستی خۆمم تێکەڵ کردووم زۆر جار لێم بووە بە خۆم ئەو چیرۆکە بەڵامی تر خۆ دەزانی خۆشەویستی لە دروستبوونی زەویەوە هەیە کەواتە ئەم شتە هەرەمێنێ و هەر بووە بۆیە زۆر ئەمێنێتەوە و بەرگاگرێت و لە ناو خەڵکامێنێتەوە. کۆنسێرتی ئەم جارەی تۆ بۆ بوو بە 3 ڕۆژ خۆی بووە بڕیار نەبوو کە 3 ڕۆژ بێت. من حەزەکەم بڵێم بۆ هەموو هونەرمەندێک
ماندوو بوونە سێ ڕۆژ کۆنسرت لە جیهانی شوایە خۆی بۆ من خۆشتر بوو هۆڵێکی گەورەمان هەبێ لە سلێمانی یا لە با بڵین لە هەولێر ئەوە خەڵک بگرێت کە بە یەک جار بچی هەموو بەرهەمەکانە پیشان بیت و نمایشی بکەیت و بیتەوە ئیسراحەتکەی بەس هۆڵێکی وا گەورەمان نییە یعنی من دای ماڵم ئەڵێم هۆڵێکی وامان نییە کە بە یەک جار دڵی هەموو هەوادارەکان خۆشکەی تەلاری هونەرمانەیە کە لەوانەیە بتوانێت 1500 کەس بگرێت لەبەرەوە ئێمە ئەمانەیە یەک ڕۆژ بێ بەس ناتوانین داوای دوو ڕۆژەکەن دوایش ملا حەزەمان کرد بزاد ئەم جارە خەڵکانێک بلیتیان زۆر کڕی و چوون بە گرانی فرۆشنەوە لە بازاڕە بە منیانوت هەموو چوار دەورەکە هاواریان کردوتیان فریای ئەوە بکەوە باو ئەو شتە ڕوونەیەات بیکە بە سێ ڕۆژ بۆی ئەو خەڵکە بلیت بە گران نەکڕێ بڕوا بکە لە ناچاری کردن بە سێ ڕۆژ ئەوە تا سێ ڕۆژەکە شەڕەنن بیکە بە چوار ڕۆژ بیکە بەس ناتوانین ماندووبوونێکی زۆر زۆرە جگەل لە کۆنسرت یان با بڵێم دوای کۆنسرتەکە و چه هەنگاوێکت هەیە و بۆ چیش هەنگاوی ئەوم هەیە دوای ئەمە من گلەیەکی زۆر زۆرم لەسرە لە شاری هەولێرە و خۆم بە قەرزاریان نەزانم چکە 5 ساڵی تەمەنم لەوێ بووە بەڕاستی ئەمەوێ پشتم لەوێش ئەو هەوادارانی ئەوێ ببینە ئەوە شێکێک بوو لە پرسیارەکان من پێشڕۆکەوتم بەڵام من خۆم بە خەرزاری شاری هەولێر هەوە کەرکووک وەڵی خەرزاری هەموویم بەڵام وعدم هەیە لەگەڵ چوار دەورەکەما کە دوای ئەمە بەرەو ئەوێ بڕۆین و هەروەهاش کلیپێکی تازەمەی شاڵاوەش تاواوەکەی نۆش ئەبینن هونەرمەند نەریمان بابان سوپاس کە ئامادەبووی لەگەڵمانە هیوای سەرکەوتنە بۆ من زۆر زۆر سپاسیەوەکەم و سپاسی کەناڵە کەشتانەکەم و دەستان خۆش بێت هەر بژیت زۆر سپاس.